إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، باشترين كلامي خواهي پروردگارك لقرآن في رزائي فرميو، وباشترين ريبازي محمد مختار صلى الله عليه وسلم، وخرابترين ريقا وريچكان أو ريقا وريچكانانيك كبيچواني ريبازي في غمر صلى الله عليه وسلم، وهر بيچوان بونيك أو ريباز مباركة وهر لادانيك لو ريباز مباركة برزان لدنيايا قرب سريو بدبختي بوها القراني وشون كوتوكاني أهينت، ولا قيامتي شاء سرشوري وبدبختي بو أو كسانيا كوا ندامتو آقري جهنميش بو أو كسانيا براسي كأو ريبازانيان دروس كردوا وأوانشي كشويني أو ريبازاناك خوش يسكانم لراسيا خواهي پروردگار پیغمبرێکی بۆ ناردووین زۆر بەڕێز زۆر بەبەزەیی تا بڵێ بە سۆز بۆی کردووین بە سەرمەشقێکی جوان سەرمەشقێکی چاک تاوەکو لە ئەوەوە فێر ببین چۆن خواپەرستی بکەین و چۆن معاملە و هەڵس و کەوت لەگەڵ یەکتریا بکەین. پروردگار لقرآن في رزاء فرمي: لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا. براسي لو پیغمبر مزنيا كمحمد صلى الله عليه وسلم باشترين سرمشق قدوة بو ايوه هيا بو او كسانيك هواي اويان هيا خواي پروردگار ليان خوش بي بو او كسانيك و هیوای ئەوەیان هەیە لە ڕۆژی قیامەتە بەڕووسپێتی بێرن بەرامبەری خوای پەروەردگار، و بۆ ئەو کەسانەشی کە دائیم دەم بە ذکرن و یادی خوا ئەکەن. و گەورەترین ڕەوشت خۆشەویستەکانم کە لەو پێغەمبەرەیە ئەدرەوشایەوە ڕەوشتی ڕەحمەت و بەزەیی بوو. پەروەردگار لە قورئانی پیرۆزە ئەفەرمێ: وما أرسلناك إلا رحمة للعالمين. در حق محمد المصطفى صلى الله عليه وسلم أفرمي: إيمتومان نناردوا إلا بو أوي ببي با رحمتو بزي بسر حمو جهانا بسر حمو جهانا نكتنها بوكو مليك بو عشرتك بو نتويك بلكو بو همو جهان. جاء من لم روشقاريا خوشي سكانم زورترين لحمو كاتي زياتر زورترين بيويسمان بوهيك بقرينو بو الربازو ڕێگای ئەو پێغەمبەرە خۆشەویستە صلی الله عليه وسلم، و بەزەیی بکەینە بەرنامە و ڕێڕەوی ژیانمان لە هەموو کایەکانە. خۆشەویستەکانم، خوشک و برابەڕێزەکان، باوەڕداران، بەڕاستی بەزەیی و ڕەحم لە پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم تەنها وشەیەک نەبوو پێغەمبەر بیڵێت یا دروشمێک نەبوو کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەکو ئەو هەموو دروشمانەی کە بێناوەڕۆکن ڕەحمەت و بەزەیش دروشمێکی بێناوەڕۆک بێ و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەرزی کرد بێتەوە، بەڵکو ڕەوشتێک بوو خۆشەویستەکانم لە ناخی ڕەسوڵ اللهە داکوترا بوو. خوای تەعالا خۆی دروستی کردبوو، خۆی لەسەر ئەو شێوازە پێیگەیاندبوو، بۆیە لە هەموو گفتار و کردار و هەڵس و کەوتێکی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم دیار و دەرکەوتوو بوو، بە ئاشکرا ئەتبینی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چەند بەڕەحمە. خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزە ئەفەرمێ: لقد جاءكم رسول من أنفسكم عزيز عليه ما عنتم حريص عليكم بالمؤمنين الرؤوف الرحيم. پەروەردگار ئەفەرمێ: پێغەمبەرێکتان بۆ هاتووە
عزيز عليه ما عنتم هەر شتێک کە بەسەر ئێوەیە دێ کە تووشی ناخۆشی و ناڕەحەتیتانەکە ئەو پێغەمبەرەیش لەگەڵ ئێوەیە ناڕەحەت ئەبێ لەگەڵ ئێوەیە بێتاقەت ئەبێ يعني عزيز عليه ما عنتم هەر شتێک ئێوە بێتاقەتکە ئێوە غەمبارکە ئەویش لەگەڵتانە غەمبار و بێتاقەت ئەبێ حريص عليكم زۆر حریصە زۆر دڵسۆزە بۆ ئێوە حریصە کە ڕێنماییتان بکە حریصە کەوەی لەسەر ئەوەی کە ڕزگارتان بکە لە ئاگری جەهەنم بالمؤمنين الرؤوف الرحيم بەرامبەر بە ئیمانداران زۆر بە سۆز و زۆر بە بەزەیە ئەوەیە ئەو پێغەمبەری کە خوا ناردوێتی و خۆی وەسفیەکە لە قورئانی پیرۆزە چەند نمونەیەک لەسەر بەزەیی پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم طبعا ئەوەندە نمونەکان زۆرە لە دەیەها وتارە تەواو نابێ بەڵام هەر وەکو ئەڵێک مشتێک نمونەی خەرمانێکە یان شەپکە گوڵێک لە باخێک هەر ئەوەمان پێ ئەکرێ ئێمە لە چارێکێک و 20 دقەیە ڕەحمەت و بەزەیی پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم بەرامبەر بە مناڵ کە پێغەمبەری خوا زۆر زۆر بە بەزەیی بووە ماچی مناڵانی کردووە زۆر بەزەی پیانە هاتوتەوە ڕۆژێکیان کابرایەک دێتە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەبینێ پێغەمبەر ماچی مناڵەکە و باوشیان بۆ ئەگرێتەوە زۆر سەیری هاتووتی بۆ ئەی پێغەمبەری خوا ئێوە ماچی مناڵەکەن کابرا ڕئیس عەشرەت بوو پێغەمبەری خوا فەرمووی بۆ ئێوە ماچی مناڵ ناکەن باوشیان بۆ ناگرنەوە فەرمووی وەڵی پێغەمبەری خوا من دە مناڵم هەیە تا ئێستا ماچی کەسیانم نەکردە دە کوڕم هەیە و باوشم بۆ کەسیان نەگرتوتەوە مناڵ چۆن ئەبێم هینیکە یعنی وەکو نازی پێ بدەیت جا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ئەوە ئەملیک لەکە ئەن نەزع الله من قلبك الرحمة ئەی من چیت لەگەڵا بکەم لە کاتێکە ئەگەر خوا لە دڵتا ڕەحمەت و بەزەی دەرکردە بەزەی هاتنەوە بە مناڵە ماچکردنی مناڵ عیب نییە خۆشەویستەکانم و ضعیفیش نییە بەڵکو ئەو پەڕی دینداریەتیە و ئیسلام وا ئێمەی فێر کردووە رسول الله لە شوێنی ترا ئەفەرمێ من لا يرحم لا يرحم هەر کەسێ بەزەی نەیە يعني بەزەی نەیەتەوە خەڵکی ترا و من ضمنهم مناڵ ئەفەرمێ خوای گەورەش ڕەحمی پێ ناکە و بەزەی پێ نایەتەوە لە شوێنێکی ترا ئەفەرمێ لە ئێمە نییە کەسێک ڕێز لە پیاوی ڕیشسپی نەگرێ ڕێز لە گەورە نەگرێ و بەزەی بە مناڵانەیەتەوە سیدکەن بەڕ ڕێزان ئەمەیە دینی ئێمە رسول الله صلى الله عليه وسلم رحمة بەزەی بەرامبەر بە عامەی خەڵک بەرامبەر بە فەقیر و هەژاران بەرامبەر بە بێباوکان بەرامبەر بە نەخۆش و بەرامبەر بە لاواز زۆر زۆر بەڕەحم بووە احتیاجی خەڵکی بەجێهێناوە گوێی لە سکاڵەکانیان گرتووە قەت تەکەبوری نەکردوتە سەریانە قەت لەگەڵ مناڵێکی بچووکە دانیشتووە مناڵێک کە جوجگەیەکی هەبووە خەمی بۆ خواردووە پێغەمبەری خوا ڕۆیشتووە لە پاڵێ دانیشتووە لەگەڵ ئەوەیە کە پێغەمبەری خوا چنیە کاروباریشی زۆر بووە چنیە خەمی دەوڵەت و خەمی وڵات و خەمی ئەو هەموو ئەسحابە و ترسی ئەو هەموو دژمنەکە لە کتوپڕێکە هێڕش بێنە سەر مەدینە و لەگەڵ ئەوەیشا حسابی بۆ مناڵێکی بچووکیش کردووە هەر لەبەر ئەوەیە پێغەمبەری خوا دەربارەی ئەفەرمێ فبما رحمة من الله لنت لهم ولو كنت فظا غليظ القلب لانفضوا من حولك ئەفەرمێ بە ڕەحمەتی خوات تۆ بووی بە کەسێکی نەرمونیان بەزەیت هەیە بە بەرامبەر بە مسلمانان ئەمە ڕەحمەتی خوایە ئەگەر کەسێکی درژ و بێبەزەیی و وشک بوایە کەست بە دەورە نەئەمە چونکە خەڵکی خۆشیان بەو کەسانە نایە کە درژن وشکن ئەوانە ئەگەر خەڵک لیان نەترسێ هەرگیز نزیکیان نابێتەوە کەوابوو خۆشەویستەکانم بەزەی هێنانەوە بە بەزەی هاتنەوە بە خەڵکەوە کاتەوە تەفریقە نایەڵێ هەر لەبەر ئەوەیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نصیحەتی ئێمەشەکا و نصیحەتی ئەصحابەکانیش یەکا ئەفەرمێ بەشیروا یەسیروا ولا تعسروا بەشیروا ولا تنفروا دائما مسلمانان ئاسانکار بن قەت گرانکار مەبن لەسەر خەڵکی شت ئاسانکەن شت قورس و گران مەکەن مژدە دەربن ڕاو نەر مەبن ئەمەیە صیفەتی پێغەمبەر و ئەصحابەکانی و ئەوانەشی کە شوێنی ئەو بکەون بە ڕاستەقینەیی ئێمە باسی ئەوە ناکەین کە خەڵکێکە احتیمال هەیە ئیدعای خۆشەویستی پێغەمبەر بکە ئیدعای ئەوە بکە کە شوێنی پێغەمبەر کەوتۆ بەڵام ڕێک بە پێچەوانەی ئەمەیە ئاسانکار نییە گرانکار و قورسکارە مژدەدەر نییە دائیمەن تۆقێنەرە دائیمەن درژ و وشک و زبرە بەرامبەر بە خەڵکی ئیتر خۆ ئەوە کەیفی خۆیەتی
كابرا آوايا مخالفة سنة پیغمبر صلى الله عليه وسلم. پیغمبری خوا صلى الله عليه وسلم أو اندب الرحم بوا خوش يسكانم تنعنت برانبر بدجمناني شي بالرحم بوا دجمن آخر زور زحمة تو دجمن يك جاري وها بوا هاتوا پیغمبر بكوشي والله پیغمبری خوا صلى الله عليه وسلم حرب الرحم بوا برانبري حرب الرحم بوا برانبري للروجي طائفة أو روجيك پیغمبری خوا صلى الله عليه وسلم تواو بأميد بولا خلقي مكة وروي كردا ولاتي طائف كان الزيكين 90 كيلومتر لمكة ودورة شو بلكو لوي خلقاني كبن جوي بو بقرن پناي بدن تا ام لوي با اشكرا بتواني دينكي بازي كاو نترسي شو اوي در روج لوي ماو دش او روج حرچي رئيس عشرته بياوي قورو كسي دصلات دارها بولو شارق الرا چونك او كاتا خلق لسر عشرة آياتي الروي اگر رئيس عشرتك پناي ندايا نيتواني لوي بمينيتوا بلام اوان لجياتي اويك پنايان بدن لجيرو پەیوەندیان بە خەڵکی مەکەوە کرد و ئەوانیش پیانیان وت بەربارانی کە ئەوانیش پیانیان وت بەربارانی کەن ئەمان هەرچی مناڵەوردکە و شێتوویەت هەیە هەمویان لە پێغەمبەر هاندا و بە بەرد و بە بەردباران پێغەمبەری خوایان صلی الله علیه وسلم تائیف دەرکرد کارەساتێکی زۆر گەورە بوو بۆ پێغەمبەر و بۆ ئەو یارەی کە لەگەڵیا بوو زەیدی کوڕی حارثە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سەری مبارەکی شکا خوێن لەسەریەوە حەتا بە پەنجەکانی پیا هاتە خوارەوە زۆر عەزیەتیاندا زۆر لو كاتا خوای تعالى جبريل وملائكي كيوكاني نار دلاي پیغمبري صلى الله عليه وسلم فرمي اگر امركي استا مكه اهل ما يك كيوكي امدي مؤودي مكه اهل ما يك حرشي هاتي لنا بم بلام پیغمبري صلى الله عليه وسلم فرمي نخير خوايا دعوات لي اكم لجاتي اوي لنا ببي لنوي امانه قومان يكهبن خوا فرز بن بالرحم بن ببزيبن كسي باش بن سيد كان برزان او حري يك يتربى جقل في غمري صلى الله عليه وسلم اي فرمو حالهم يعني لناوبه وطبعا بعمليش حتى في غمراني تخوان داوان كل اخواق ومكان لناوبه ومعناه اونيه بالرحم بونا اوان بلا ما بس من زور رحمي في غمري صلى الله عليه وسلم حتى تناندش مكان شي قلتوته رحمتي برانبر بحيوان خوش يسكن في غمري صلى الله عليه وسلم تناند برانبر بحيوان زور بالرحم بوا فرمويتي لحمو جاندارك ايوا اجرتان دسك فيه بوي خواردني بني بوي نان آوي بدني خواردنوي بدني حتى لحديثة فرميتي كسيك لبر اوي كسيك جناح بار تاوان بار لبر اوي آوي بصيق داوة آوي بصيق داوة دور لروي جنابتان دور لروي أمالة مباركة أفرمي خواي تعالى لبر خاطر اوي أو كسب زي بصيقها بحيوانك هاتوتو خواي تعالى لي خوش بوا وهروها باسي كسيك مان بوا كم مسلمان بوا بلام لبر خاطر اوي كوا بشيليكي سجن كردوها لنا حق حتى وكو توفيوا بري نداوا افرمي اخوي تعالى بهوي او بشيلوا او كسان خاتا اجري جهنم سيد كان برزان سيد رحمي في غمري خواب كان صلى الله عليه وسلم حتى درباري حيوان كوابو رحم كردن بمخلوقات اخوي پروردگار عبادته خوش بسكانم وتندو تيجي والزبريو رقيب برانبر بمخلوقات كان اخوي پروردگار براسي تاوانا پیغمبر خدا صلى الله عليه وسلم تنها رحمت لخويا نبوه بل كل رحمته بزي لو شريعتها شابوك پیغمبر خدا هي نايبتي شريعتك بر للرحمه وما جعل عليكم في الدين من حرج خوي تعالى فرمي لم ديني يا خوي تعالى حج كرسي وحرجك ني لاتو لا يكلف الله نفسا الا وسعها خوي تعالى بقدري توانال يتقري لو زيات البارد ناخات سرشان ان الدين يسر خوي افرمي براسي ايني اسلام ايني آسان كاريه بويا تماشا كي كابرا كان خوشا لكاتي رمضان خوي تعالى روجوكي لسر لا ابا اگر نخوشكي كاتيبت او دعاي روجوكي كات تشاكبي ايداتوا بلام اگر نخوشكي دائم به لباتيا اگر هيبه بار ادا يا خواردن ادا هروها كابراي مسافر كاراب والسفر مسافر اغلب جاء باري توزي قرصه وماندو ابي خوي تعالى نوجد شواريكاني بو كردوت دو وهروها لجاتي اوي بينجا نوجد كا لشو روجكا بوي ابي بس يجار او كسيك ناتواني نوجب بيو بكا خوي تعالى مجالي داوا اول هيش لنوجي سنه اتواني بدانش نو بيكي لكاتي اعتياديشا بلام كسيك اگر نوجي فرزيش نتواني بكيو بوستي خوي تعالى مجالي دا لسر كرسي دانشي اتواني للارض دانشي يتر بكرسي وبكردي حرچون بيكراو تواناي هي اتواني نوجبكا كسيك اگر تواناي هبو خوي بشوا ابي خوي بشوا
و ئەگەر توانای هەبوو دەست نوێژ بگرێ ئەبێ بیگرێ، بەڵام ئەگەر توانای نەبوو بەهۆیەوە ئاو دەست نەکەوت یا بەهۆی ئەوە کە نەی ئەتوانی لەبەر نەخۆشی و هەندی حاڵات ئاو بەکاربێنێ، حتا لەبەر ساردیش ئەگەر هیچ نەبوو پێی گەرمکە لەشی گران بوو شریعەت مەجالی داوە تەیەموم بکە بە خۆڵ حتا ئەو کاتەی ئەتوانی ئاو بەکاربێنێ. ئەمەش نقصانی نییە لە دینە، هەنێ کەس واتی ێگا نقصانیە لە دینە، نە ئەمە ڕەحمەتی خوای پەروەردگارە و ڕوخسەیە کە خوای تەعالا بە ئێمەدایەتی. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نوێژی کورت کردووەتەوە جاری وا هەبووە لەبەر خاترەوەی مناڵێک لە ناو مزگەوتەکەیە دەنگی گوێی لێ بۆ گریا بەزەی و فەرمووی سە لەبەر ئەوەی دایکی دڵی ها لە لای لەبەر خاترەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نوێژی کورتتر کردووەتەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نصیحەتی هەموو ئەوانە ئەکا کە پێشنوێژی خەڵکەکەن، ئەفەرمی هەر کەسێ پێشنوێژی خەڵکی کرد با کورتی کاتەوە چونکە لاوازیان تایە، چونکە نەخۆشیان تایە، چونکە هەیە احتیاجە، و ئەگەر کەسێ بۆ خۆی بەتەنیا نوێژی کرد حەزیەکە حەد ئەوەندە بیکە تا ماندووە بێ درێژی کاتۆ بە کەیفی خۆی. ئەمەیە دینی ئیسلام، ئەمەیە ڕەحمەت حتا تەنانەت لە شریعەتەکەی کە هێناوێتی بۆ مرۆڤایەتی. یا ڕەبی خوای ڕەحم بە هەموو لایەکمان بکەی، یا ڕەبی خوای دامەزراومان بکەی، یا ڕەبی خوای بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت، بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت خۆشەویستی پێغەمبەر بخەیتە دڵەکانمانەوە، یا ڕەبی خوای ئەومان پێ بکەی کە شوێنی پێغەمبەری خوا بکەین صلی الله علیه وسلم و ئەخلاق و ڕەوشتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خۆمانە جێبەجێ بکەی، یا ڕەبی خوای ئەومان پێ بکەی بەرامبەر بە یەک بە بەزەیی بین، یا ڕەبی خوای خۆش تەبایی و برایەتی و خۆشەویستی بخەیتە نێوانمانەوە، یا ڕەبی خوای چاکمان بکەی لەگەڵ یەکتریا، یا ڕەبی خوای بمان خەیتە ئەو ڕێبازەی کە خۆت پێت خۆشە، یا ڕەبی خوای ماڵ و مناڵمان ساڵحکەی، یا ڕەبی خوای خێزانەکانمان ساڵحکەی، هیدایەتی گەنجەکانمان بدە یا رب العالمین، یا ڕەبی خوای کوردستان لە بەڵاو مصیبەت بە دوور بگری، یا ڕەبی خوای کوردستان لە بەڵاو مصیبەت بە دوور بگری. آمین آمین. آمين آمين. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسول الله الأمين وعلى آله وصحابته أجمعين. يا أيها الذين آمنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد واتقوا الله إن الله خبير بما تعملون. خۆشەویستەکانم ئاینی پیرۆزی ئیسلام لە ڕەحمەتەکەی وای کردووە کە تەنها عیبادەت ئەوە نەبێت کە لە مزگەوتە ئەنجامەدرێ، بەڵکو هەر چاکە و چاکەکاریەک، هەر گفتارێکی چاک و هەر کردارێکی چاک لە هەموو ژیانە، لە هەموو کایەکانی ژیانە ئەبێ بە عیبادەت بۆ تۆ، تەنانەت زەردەخەنەیەکیش بەدەم خەڵکەوە. ئەمە ئەو پەڕی ڕەحمەتە، بۆیە خوای تەعالا فەرمێ وأحسنوا إن الله يحب المحسنين. چاکەکار بن بە گفتار، بە کردار، بە ئاماژە، بە ئیشارەت چاکەکار بن، بەڕاستی خوای تەعالا چاکەکارانی خۆشەوێ. هەروەها هەموو گفتارێک، هەموو کردارێک، تەنانەت ئیشارەتێکیش ئەگەر بۆ خراپە بێ خوای تەعالا بە گوناح حسابی کردووە. یعنی کابرا لچ لە یەکێک هەڵە قورتێنێ خوای تەعالا ئەفەرمێ وەیل لكل همزة لمزة. سیرکن بەڕێزان بۆ ئەوەی هەموو مرۆڤایەتی لە خۆشییا بژێ، هەڵسوکەوتیان لەگەڵ یەکا چاک بێ، و ئەفەرمێ ڕەحمەتی خوا لەو پیاوەی کەوا کاتی ئەفرۆشێ کەسێکی سەمحە، و کاتێک شت ئەکڕێ هەر سەمحە، و کاتێکیش کە قەرزێکی لای کەسێکی تر هێنا سەمحە. سەمح یعنی لێبوردە، یعنی لێبوردەیە. کاتێک شت ئەفرۆشی ئەوەندە هین ناکات تاوەکو ئیلا بە قازانجێکی زۆر، و جاری وای شەیە کاتێک شت ئەکڕی نەک کابرا بێنیتە سەر سفر نێلی دەنی قانجازکە، جاری وایە تووشی زەرەریش یەکەی، و کاتێکیش قەرز لە یەکێک وەرەگریتەوە ئەفەرمێ بەزەیت پیا بێتەوە، سەیری حاڵی بکە، ئەو جا داوای قەرزی لێ بکە. بۆیە ئێمە زۆر پێویستمان ڕۆ بە ڕەوشتی پێغەمبەری خوا هەیە صلی الله علیه وسلم، بە بەزەیەکەی لەناو ماڵمانە، لەگەڵ خێزانەکانمانە، لەگەڵ مناڵەکانمانە لە ماڵەوە، زۆر پێویستمان بەوە هەیە کەوا بەزەیمان هەبێ بەرامبەر بە دایک و باوک، بەرامبەر بە برا و خوشک، بەرامبەر بە هەموو کەس و کارەکانی خۆمان، ئەوانەی نزیکن و خزممانن، کەسمانن، ئەبێ بە بەزەیی بین بەرامبەریان. بەڕێزان زۆر پێویستمان بە بەزەیی هەیە لەناو مزگەوتە، والله جاری وایە ئەو بێبەزەیی لەناو مزگەوتە هەیە هەر عەجایبت تێ، عەجایبت تێ. ئەم خەڵکەی هەمووها بەقیەکەوە پێ ئەخەنە قەی پێ یەکتری، لە قەی یەکتریان نوێژەکەن، شانە دەنە قەی شان یەکتریەوە، بە یەکەوە سوجدە ئەبن، بە یەکەوە ڕوکوع ئەبن، بە یەکەوە هەڵەستنەوە. سەیرەکەی ئەم قینیا لە ئەو قینیا لە هەر یەکی ئەوەنەی هەڵگردووە لەناو دڵ یەکتریە. من جاری وایە کاتێ تەسەڕوفاتی ئەهلی مزگەوت ئەبینم ئەم تێ قسە بە ئەوەکە، ئەو تێ قسە بە ئەمەکە، و هەمووی لە یەکتری ئەخوێنێ، باوەڕ ئەکەی جاری وایە وا بێ ئومێد ئەبم. ئەمە ئەڵێم ئەمە ئەهلی مزگەوتە ئاوایە، هەر یەکی ئەوەنەی هەڵگردووە لەناو دڵا بەرامبەر بە ئەوی تر، هەر دەمی بکەرەوە ئەی ڕژێنێ، ئیتر ئەبێ خەڵکی تر چۆن بن. ئەمە ئەڵێ پێغەمبەر عیسا بە هاوڕێکانی فەرمووی هاوڕێکانم، خەڵک ئەگەر بۆ ئەوەی شتێکی نەگەنێ خوێی پێوە ئاکە، ئەی ئەگەر خوێ خۆی گەنی چی بکات؟ ئەگەر خوێ خۆی گەنی چی بکات؟
ئێوە خوێی خەڵکین بۆ خەڵقەتان با بۆ ئەوەی شوێنە خراپێت چاکیکەن ئەی ئەگەر ئێوە خۆتان گەنین چی بکەن واللهی ئەتوانم بڵێم دەگمەن هەیە لەناو مزگەوتەکانە نەگەنی بێت بەداخەوە ئەمە واللهی لەناو لە حەسرەتی ناو دڵەوە ئەم قسە ئەکەم مع الأسف ئەڵێم هەر یەکێکیش خۆی ئەناسێ ئێمە بۆیە پێویستمان بەوە هەیە بەڕێزان بەڕەحم بین بەرامبەر بەو کەسێک کە نەسیحەتێکن یعنی کەسێک ئەگەر هەڵەیەکی کرد ئەبێ بەڕەحم بین بەرامبەری کەسێک ئەگەر کەم و کورتێک هەبێ کەم و کورتێکی هەبێ ئەبێ ئێمە بەڕەحم بین دعوەی بکەین بۆ خێر و چاکە ئەمر بە چاکە بکەین نەهی لە خراپە بکەین بەڵام بەڕەحم و بەبەزەییەوە ئەو کەسەی کە سەرکردەیە و یان کار بەدەستە و یان هەر پیشەیەکی بەدەستەوەیە ئەبێ زۆر بەڕەحم بێ بەرامبەر بە خەڵکی ئەبێ دەوڵەمەندەکان زۆر بەڕەحم من بەرامبەر فەقیرەکان ئەبێ خاوەن ئیشەکان زۆر بەڕەحم من بەرامبەر بەوانەی لە ژێر دەستیایان لە کاتی خۆیان موچەکانیان بدەن لە کاتی خۆیان کرێی ئیشەکانیان بدەن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ اعطوا الأجير أجره قبل أن يجف عرقه ئەفەرمێ کرێکەی بن پێش ئەوەی عرەقی ناوچاوانی وش ببێتەوە ئیتر کرێکەی ئەگەر ڕۆژانە بێ بیدەی هەفتانە بێ ئەبێ لە کاتی خۆیان بیدەی ئەگەر مانگانەش بێ ئەبێ لە کاتی خۆیان بیدەی ئەبێ دەوڵەمەندەکان خاوەن بەنزینخانەکان خاوەن مارکێتەکان ئەوانەی کە تجارەتەکەن لەم لاو ئەبێ زۆر بەبەزەی من بەرامبەر بە خەڵکی نەک مینەی هەل و فرسەت بکەن کاتێ بۆ گران بوون یەک سعات چاوەڕێ ناکەن هەر هەمووی قوتعی گۆڕیەوە و گشتی گرانێکە بەس کاتێک کە باس هەرزانی بێتە سەر ئەڵێ ئینشاءالله لە ماوەی ئەم دوو مانگە هەرزانیەکەی لا خوا بتان گری ئاوەڵڵا لە ماوەی ئەم دوو مانگە بۆ هەرزان ئەی ئێستا بۆ هەرزانی ناکەن لا حول ولا قوة إلا بالله بەڕاستی ئەم بێبەزەیەی کە لە ناو خەڵکە هەیە زۆر زەحمەتە بۆیە من هەر ئەوەنە ئەڵێم فلنتعلم من محمد صلى الله عليه وسلم إذا أردنا أن نصلح فلنرحم إذا أردنا أن ننصح فلنرحم إذا أردنا أن نربي فلنرحم إذا أردنا أن ندعو فلنرحم وإذا أردنا أن نفعل أي شيء في الحياة فليكون برحمة هر كاري دعوة بانقواز كاري خير نصيحة آموشقاري كرينو فروشتن حموي باب قر لبزيبي برزة أم صفة لنا وخلق كان ما أبوي خلق آواي بسراهات في غمر إخواص الله صلى الله عليه وسلم الراحمون يرحمهم الرحمن ارحموا من في الأرض يرحمكم من في السماء أواني ببزيين خواي تعالى بزيي بأنا ديتوا بزيتان بخلقي زويا بيتوا تا خواي أو خواي كلا آسمان بزيي بيتانا بيتوا يا رب إخوة هدايتهم ولا يكمن بي إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه